هەرگیز پارتی وێچێتی وەکو ئێستا لیان نەقەوما تەوژمی علمانی لەم وڵاتە ئێمەدا لێی قەوماوە لەو برای خۆتانی وەربگرن فەشەلیان هێناوە لە ئیدارەدانی ئەم وڵاتە فەشەلیان هێناوە لە دابینکردنی پێداوی سەرەتەکان بۆ خەڵک سری کە چاومان لەوە نەبێ وەڵام با زوڵممان باشە با زوڵمان لێ نەکرێ بەڵام بانیێڵی زوڵم لە خەڵکیش بکرێت بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر بۆ خۆی پەیدا نەکراوە كنتم خەیڕە ئومەتین ئوخرجەت للناس خۆی مە بۆ مرۆڤایەتی دروست کراوە بۆ موسڵمانان مولزەمن نێڵن هیچ کەسێک زوڵمی لێ بکرێت لەسەر زەوی با بە 32 ساڵ ئەم وڵاتەتان پڕ کردووە لە زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد خێروبێری ئەم وڵاتەتان قۆرخ تاپۆ کردو بۆ خۆتان و بۆ حیزب و خزمتان لێگەڕێنەوە جا وازی لێ پڕ نەبوون تاوا نەبوون منداڵی هێندێک لەو مەسوولانە گاڵتە بە $1 ملیۆن دەکات بۆچی لەم سەرزەویەی بۆیە لەم سەرزەویەین کە هەوڵ دەین سەرزەوی خۆ ئاوەدان کەینەوە بە ئیمان و بە تاعەت و بە تەقوا و بە چاکە و پاچی کەینەوە لە فەساد و لە خراپە ئێکەی ئەوەت بۆ دەکرێت کە تۆ لە نێو زەرگەی بڕیاردانە چۆن دەچێنیەوە جەرگەی بڕیارەوە ئەگەر متمانەی خەڵک بۆ دەستنێت بە تەکید وەکو ئاڵقەکانی زنجیرێک هەمووی پێکەوە ئەی وەست بە هەر نابچێت